راوچی هاتی جدی برافو تۆ بچۆرە لایە وەلا بەرەی تۆ پرسیارە راوچی تو بخیراتی بەخێراتی ڕاوچی مام سەرنج زۆر سپاس راوچی یەکەم جارە راوچی بەvێ ستایلە جوان دەبینم بڕاستی هەر دەمێ سپۆرتە ji ber ku em bevrê kar dikin xweşik بەس بەردەوام ئاوا یعنی بەو بەیانیانە بەردەوام ئاوا شیک و ڕێک و پێک و ڕێکپۆش و سپاسان دەکەم خۆشتان جوانە لەمڕۆ کەرەمکە زۆر سپاس راوچی بخیرت ممنون زۆر سپاس راوچی کەم بەحسە نوڕۆژی دۆستان باسی بکەین پرۆمۆی نوڕۆژی بێگومان هەمان فۆلۆوەرمان هەبوو بەرنامەکە باش بوو جدی کاردانەوەی باشەیە لە سۆشال میدیا دەمێ پیرۆزبایی لە دۆستانمان بکەین لە ڕوودا و لە نوڕۆژی دۆستان بە هیوای ئەوەی کە خەڵکێکی زۆر ئەم بەرنامە جوانەیە بەدڵ بێ بێگومان کاردانەوەکان لە سۆشال میدیا کاردانەوەی جیاوازن کاردانەوەی جوانن دەتوانە بڵم جێگەی خۆشحاڵیە کە خەڵکانێکی زۆر لە ڕێگەی فەیسبوک ئینستاگرام نامەمە بۆ ئەنێرن دەبینن کە لە سیزنێکی نوێدا بە فەیسی نوێوە واروها بە ئەوەی کە مەسەلەن ڕەفسەنگاوی کە پێشتر بەرنامەی هەبووە دڵ بخوێندارە بڵتەنی تایبەتی ڕۆژاوی هەبوو ئێستا ئیبنن لە بەیانیان خەڵکێکی زۆر نامە بۆ دەنێری و دەڵێن کە ئێمە ئیتر تەلەڤیزۆنی دیکەمان بۆ چیە لەبەرەوەی کە بەیانیان ئەستێرەی گەورە بینین لە ڕوودا و ئەوە بۆ دروستکە بۆ نوڕۆژی دۆستانە سپۆرتان دەکەین بۆتان باشە پرسیارە بۆ خۆتەزانی من ینی هەمومان فیدباکی خۆمان نەزانی من لە بەرنامەی لەگەڵ ڕانچ هەرچەندە لە ژیانی ئاسایی خۆماوانیم بەڵام نازانم بۆ لەو بەرنامەیە زۆر جار عەبووسم لەمەی بەیانیانە خەڵک چۆنە وترێ تەفاعولی لەگەڵمان چۆنە ینی بەیانیەکان بە ئینێرجی و بە وزەیەکی خۆش هەستەکەی دەستمان پێکردن بەیانە بێگومان جیاوازە لە ئەو پرۆگرامێکی خۆت پێشکەشی دەکەی چونکە کاردانەوەکان زیاترن لەگەڵ یەکتر قسەی حی زیاتر دەکەن ئەوە نییە وەکو بەرنمەیەکی تایبەت بێ بە بۆ نمونە پرسێکی گەرم موچەیە یاخود بودجەیە هەنار شتێکی باسیێوانەش دەکەین بەڵام ئەمانەوەیە بە سۆفتی پێشکەشی بکەین چونکە بەیانە و خەڵکیش گوناحی چیە وڵاتە زۆر موسەیەز بووە حتا پرسە سیاسیەکان ئەکرێ ئەتوانی لە پێناوی گەیاندن یا تەڕووپاراوتری بکەیت لەسەر ستۆدیۆکانی ڕوودا و چ دەڵێن لە سلەیمانی لەسەرەوە ئیڤنتی دوێنە لەسەر بەدەنگەوە هاتنی کەساتی و ناوە دیارەکان و ئەکادیمی و سەرمادارانی سلێمانی خەڵک زۆر دڵخۆشە بۆی کە دەبینن لە سیزنوێکی نوێدا ڕوودا و بەم شێوەیە نوێبوونەوەی کردووە خەڵک دەڵێن نوێبوونەوەیەکی گەورەیە لە شاشەیەکی گەورە ئێمە دەبینین ئەمە جێگەی دڵخۆشیە هەم بە تایبەتی کە بەشێک لە فانەکان ئەوانەی کە لە سلێمانیەوە نامایان بۆ ئێمە نردووەڵەن ڕاستە پێشتر ڕوودا و گرنگی بە سلێمانی دێدا بەس ئێستا بینین کە ستۆدیۆیەکی جوان بە کۆمەڵک بەرنامە و بە کۆمەڵک بڵتەنی جیاوازەوە لە سلێمانی پێشکەش دەکرێت ئەمە جێگەی دڵخۆشیە بۆ ئێمە و لەمە دووە وا دەردەکەوێت کە ئەو کۆژانانەی خەڵکەتی لە سلێمانی زیاتر ڕوودا و دێتە ناو خەڵکو زیاتر دەنگبان دەگەێنێت بە خەڵکدا و جگەلەوەی باس لە جوانی ستۆدیۆکە و باس لە ئەدای ئەم پێشکەشکارە تازەکان و ئەوەی کە لە بەرنامەکاندا باسی لێو دەکرێت خەڵک بە شێوەیەکی گشتی زۆر دڵخۆشە و ئەوە پێیان باشە کە ستۆدیۆ نوێ لە ڕۆدا بکراوەتەوە هەموو تشتی خۆش خەلکێرە نەگوتیە وەکو بۆ خۆت وتت ئێمە هەموو شتێ فەنێکی خۆمان بە خەڵک ناوبێژینە خەڵکی ئەم هەموو تشتیژ خەلکێرە نابێژن هێدی یعنی خەلکێرت بێژم ژ تەماشەوانە نابێژ هێدی ئەم تاڵنتێن خۆ دەردەخنیان یەک دەبزانە لەسەر تەفاعولەکان چیە دەویست شتێکی کە چێڵەی ئاسانی کردنەوە لە ڕەنج بڕۆینە سوودەکانی سلێمانی لەوێت تۆماریکەی نوڕۆژی دۆستان دوێنە ڤیدیۆکانم بینی برنج ئەسکارم هەرم هەر دەرێ ژوانێ بگرە حتا سلێمانی پرۆبلێم بەڕاستی ئەم شوێنەی دڵبخوێن زۆر خۆشە ئەم شتا هەیە ئێستا من لە پرسیارم بۆیە بۆ نایە جارجار باسی هەموو شتێکمان کرد بەس باسی سۆشەڵ میدیا خۆیمان نەکرد جار ئەمێ جه بگوێرن بێگومان هون gelekî diwestin ez ji ber ku li gel wan kar dikim millet van tiştana nizane lê sosyal medyaya rûdawê bawer bikin pir diwestin yani em heta saet 12 û nîv dimînin ji ber ku koroj me ez û şawan pêşkêş dikin em dibînin wana ew qas diwestin ew qas mandû dibin
دەستی وەساوە ینی هون ممنون. قەت تەقسیر ناکەن و نەتیجەژی باشە ئەس دەمەزینم کۆ کەسێن سوسیال مدیا ڕووداوێت شوپینیجی هەژمارەکە گەلێکی مەزنە نەتەنێ لێ دەرێ ڕاوچی لە باکووری کوردستانی لە ئەوروپا لە ئەمریکا گەلک مەساژ ئەوتێن گەلک تێبنین وانجی هەنە بێگومان ڕخنەی وانجی هەنە هون ڕخنەیان چاوە وەردەگرن بێگومان ئێمە بەدڵێکی فراوانەوە ڕخنەکان وەردەگرین هەموو کەسێکیش مەسەلەن سەپۆرت ناکە و دەست خۆش لێ ناکە کۆمەڵک خەڵکیشێ لە بەرامبەردا ڕەنگە بابەتێکی بەدڵ تێبینێکی هەبێ لەسەر بابەتەکان بە خۆشحاڵیەوە هەتا ئێمە لە کۆمنتەکانیش کاردانەوەمان لەگەڵ خەڵکەیە و جگە لەوەش بەنامەی تایبەتیش کەسێک نامان بۆ ئەنێرە بۆ نمونە لەسەر بابەتێکی ڕوودا و شتێکی بەدڵ نیە یاخود شتێک لە لای ڕوون نییە ئێمە هەم لە ڕێگەی کۆمنتەوە وەڵامی فانەکان دەدەینەوە و هەم ئەوەی کە بەنامەی تایبەتیشە نامیان بۆ دەنێن لە ڕێگەی فەیسبووکی ڕووداوە پێیان دەڵێن بۆ من هەندێک پێوانی خۆشتان هەیە ڕاوچی ینی بان و بلۆکیشتان هەیە مەبەستمە وەکو هەموو میدیایەکی جددی فلتەرەوەی کە تەشیر و ئەوانە بە هەندێک کەسایەتی کە لە تەلڤیزیۆنەکەمانەوە دەرەکەوێەوە نیە ڕاستە کاکڕەنج ئێمە لە ساڵی 2016 بە خۆشحاڵیەوە کاتێکە وەکو یەکەم میدیای کوردی ئێمە هاوبەشێکی باشمان لەگەڵ فەیسبوک پیاکرد کۆمەڵێک تایبەتمەندی و کۆمەڵێک شتی تایبەتە بوو کە لە ڕێگەی کۆمپانیای فەیسبوک خۆیەوە دای بە ئێمە یەکێک لەوانەکە بۆ نمونە ڕیموڤکردنی ئەو پەیجە ساختانێک کە بە ناوی ڕووداوە کراونەوە یاخود کۆمەڵە کەسە بۆ بە ناوی ئەستێرەکانەوە پەیجی دانابوو فەیسبوک لەم کارلەکەی کە لەگەڵ ئێمە کرد لەم هاوبەشێکە لەگەڵ ئێمە کرد ئەمەی بۆ ئێمە سەپاند کە بێژەرەکان مەسەرەن پێشکەشکارەکان ڤێریفای پەیجەکانیان کرا و ئەو پەیجە ساختانە داخران کە خەڵک بە ناوی ڕووداوە کردبوونیەوە خۆت ساحەب ماڵی وردە هەستن بە کۆتایی پێ بهێنین باشە تۆ کۆتایی پێ بهێنە بۆ دیارە ئێمە باسێکی جەنابی وەزیریشمان کرد بەڵام سبەینە وەزیری گەاندن بەڵێ لەگەڵ دۆستان ئەبێت ئەم جارە بە سۆشیال میدیا بەردەوام تەفاعولی لەگەڵ خەڵکەیە فەرموو نۆڕۆژی دۆستان تۆ کۆتایی پێبێنە بۆ بینەرانی بەڕێز ڕاوچیی بەشێکی ژمەیە دۆستان دەست بەش ڕەوشی گەلێک سپاس خاتر بخوازن داوای لەمە کرد من خۆحافیزی حافیزی بکە دۆستی ئەمە یا بێگومان دۆستیم داش ناڕم بینەرانمان و بیسەرانمان لە نوڕۆژی دۆستان سوپاس کە ئەم دوو کاژێرە لەگەڵمان بوون بێگومان بڕگەی جیاوازمان دەبێت لە ڕۆژانی داهاتوودا ئەمڕۆ سەرۆکی پەرلەمانتان بینی ڕۆژانی تر سەرکردە سیاسەکانی دیکە لە شاشەی ڕوودا و لە نوڕۆژی دۆستان دەبین و هەموو ئەو زانیاریان وەردەگرن کە ڕۆژانە ئەوان چی دەکەن چی دەخۆن و هەروەها کار و پرۆگرامیان چی دەبێت سوپاس کە بینەرمان بوون لەگەڵتان دەبین لە ڕۆژانی داهاتوودا کاتێکی خۆش ماشاءالله هەر کەس لەوێ ئەv ڕوودا و دەستگەها ڕووداوە یانژی تۆرەمەدیایە ڕووداوێ بڕاستی ئیدی بووە ئەکادەمیەک بووە ئەنستیتویەک بووە دبستانێک هەر کەسێکی کولێ دەری چەند ساڵان کار بکە پەرفێکت ڕۆژنامەوانێک بێژەرێک ژێ دەردکەوە سپاس و تەماشا کرد و هیوی دکم دە ساعتین خوۆش مەلگەلوە دەرباسکردبن هەر ڕۆژ ڕۆژە خوا بمە دەست پێ بکەن زۆر زۆر خۆشحاڵ بووم ئەمە یەکەم ڕۆژ بوو ئینشاءالله لە ڕۆژەکانی تریشدا بە وزە و گڕوتینی زیاترەوە لەگەڵتانە بین خات و دیدە بەڵێ هیوادارم میوانێکی ڕوحسوک و بە سوود بووین لە ماڵەکانتان ئەم کابینەتەوە